لا تسەوەری یەکەمی بەنامەکەماندا باز لەو نەخۆشیە گوازراوانی نێوان باڵندە و ئاژەڵەکان دەکەین بۆ سەر مرۆڤ بزانین ئەو نەخۆشیانە کامانن و مرۆڤ چۆن ئاگاداری خۆی بێت وە کامیان زیاتر کاریگەی لەسەر مرۆڤ دەکات و زۆر جار دەیگەێنێتە حاڵەتی مردن و تازەترین چارەسەرەکان چین لە جیهاندا بۆ ئەم بابەتانە گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر عوسمان جەمال پزیشکی نەخۆشیە درمیەکان کاک دکتۆر گیان زۆر بەخێر بێ. کاک دکتۆر ئەگەر باز لە نەخۆشیە گوازراوەکان بکەین لە باڵندە و ئاژەڵەکان و ببرۆ مەبەست چیە لە نەخۆشیە گوازراوەکان؟ بەڵێ ڕاستەکەی نەخۆشی گوازراوەکان کۆمەڵێک نەخۆشین کە ئەگەر پێناسەیەکی سادەی بکەین بریتە لە ئەو نەخۆشانەی کە لە ئاژەڵە بۆ مرۆڤ بگوێزرێنەوە. ئێتر ڕاستەکەی پۆلیۆ کراوە بە کۆمەڵێک شێوازێکیان ئەوەیە بۆ نمونە ئەو نەخۆشانە کە لە پەلەوەرە گوێزرێنەوە، ئەو نەخۆشانە بڵون کە لە ئەسپەوە گوێزرێنە، کۆمەڵی نەخۆشی لە سەگ و پشیلەوە گوێزرێنە، کۆمەڵ نەخۆشی لە بۆ نمونە لە مەڕ و بزنەوە گوێزرێنەوە. وەکو ئەو جۆری ئاژەڵەکان پۆلیۆ کراوە. پۆلیۆی تریشمان هەیە لەسەر بنەمای هۆکایی نەخۆشیەکەت پۆلیۆ کراوە، بۆ نمونە نەخۆشیە ڤایرۆسێک گوازراوەکان، نەخۆشیە بەکتریەکان، نەخۆشیە مشەخۆریەکان، نەخۆشیە کەڕوێوەکان، بەم شێوازە پۆلیۆنەکان جیاوازن. کاکتۆ لە ئێستا باوترین یاخود دیارترین ئەو حاڵەتانە یاخود ئەو جۆرە لە نەخۆشانەی کە هەن وجودیان هەیە ئێستا گەر لە کوردستانیش نەبێت لە دەرو بەرمان کە لە نێوان مرۆڤ و ئاژەڵە ئەکرێ گواستنەوەی ڕووبدا یاخود بۆمان بێت. ڕاستەکەی بەداخەوە ئەو پرسیارە زۆر گرنگە کە چەندین جایش هەوڵمان ناوە لە ڕێی وەرکشۆپ و لە ڕێی کۆنفرانس و لە ڕێی کۆمەڵێک بۆنەی زانستیە هەوڵمان ناویان پێشنیامان کردووە کە سنتەرێک دامەزرێت، سنتەرێکی نەخۆشیە گوازراوەکان، نەخۆشی هاوبەشەکان یان هەندێک جاڵین نەخۆشیە ڕۆژەڵەکان. ئەم سنتەرە ئەگەر یەکەم قۆناغ ئەرکەکەی ئەو بێت تۆماری ئەو نەخۆشیانە بکە. ئێستا و پرسیاری جەنابتەکەی لە ڕاستیە ڕەنگە کەس نەتوانێت جوایی باتەوە، بۆچی لەبەرکە داتامان لەبەردەسانی داتایەکی زیندومان نییە، یان بەشێکمان یان سنتەرێکمان نییە پەیوەست بێ تایبەتمەند بێ بە کۆکردنەوەی داتا بەلای کەمەوە توێژینەوە نەکات لەسەر ئەو نەخۆشیان، تەنها کۆکردنەوەی داتا لەسەر ئەو نەخۆشیانە. ئێمە ڕاستەکەی هەوڵمەڵڵکمان ناوە داوایەکمان کردووە لە زانکۆی سلێمانی وەکو ئەنجومەنی زانکۆی سلێمانیش بەسپاسەوە ڕەزامەندیان دەربڕیوە کە سنتەرێکی نەخۆشی هاوبەشەکان دامەزرێ ناو زانکۆی سلێمانی و هەوڵێکیش هەیە کە دەستگایەک دامەزرێ لەگەڵ پەرلەمانە چەندین دانیشتمان هەیە لە هەفتەی ئایندا لەگەڵ دەستگای پەیوەندیدارەکان کە هەوڵ بین دەستگایەک وەکو چۆن دەستگای مینمان هەیە، دەستگای گەشت و گوزارمان دەستگایەکی تایبەت بە نەخۆشیە گوازراوەکان دامەزرێ لەبەرکە بەڕاستی ساڵ بە ساڵ ئەتوانین ئەم کاتێکی ئێمە قسەی تێکەین لەوانەیە هەردوو قسەکان ئێمە نەخۆشیێکی هاوبەش تازەیان گوازراوە دروست بێت، بە تایبەتی ڤایرۆسەکان چکەڵی گۆڕانکاریی بەردەوامان. بۆیە بوونی ئەم دەستگا و سنتەرانە بەڕاستی زۆر گرنگە. بەلای کەمەوە لە قۆناغی یەکەمە داتاکان کۆکاتەوە بزانین ئێمە چ نەخۆشیێکمان هەیە و بینیشمان ئێمە لە ساڵەکانی پێشووە ئینفلۆنزای باڵندە و ئینفلۆنزای بەراز و کۆڕۆنا و کۆمەڵی نەخۆشی تازە دروستە بێ و نەخۆشی تیژ بڕێوەیە کە گەری هەیە دروست بێ هەندێکیان ژیانیان وەستان، یعنی هەموو کۆی زەویان وەستان لە جم و جوڵ و لە بازرگانی و لە ژیانیش. بۆیە ئەو پرسیارە بەڕاستی ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵاوی ببینەوە کە چ نەخۆشیێک باوە چ نەخۆشیێک هەیەوەکە ئێستا بڵاوە کە گیانی تۆزێک سەرقاڵکردو نەخۆشی ئینفلۆنزای باڵندەیە کە خۆی لە ساڵەکانی پێشووە ساڵی 2004-2005 بڵاو بووە، بەڵام کە بڵاو بووە گیانی سەرقاڵ کردووە عادەتی نەخۆشیە گوازراوەکان وایە کە دروستە بێ دواتر پێڵێن ئەندیمیک، یعنی بێتە نیشتەجێ تر لەو شوێنە ئەمێنێتەوە وەکو کۆڕۆنایتر ساڵ سەر هەڵەیە. نەخۆشی ئەم نەخۆشیە باوە ئیستە نەخۆشی سیل یەکێکە نەخۆشیانەی کە باوە کە لە باڵندەوە گوێزرێتەوە، نەخۆشی سیتاکۆسیس ئەویش نەخۆشیکی بەکتریە گوێزرێتەوە، نەخۆشی نیوکاسل نەخۆشیکی ڤایرۆسیە. ئەم نەخۆشی ئینفلۆنزای باڵندەی ئێستا لە وڵاتی تورکیا سەری هەڵاوە، لە وڵاتی هەنگاریا سەری هەڵاوە. ئەمە سەرجەی باسی ناوەندە زانستەکان. زۆر باشە کاک دکتۆر چ شتێک ڕۆڵی هەیە لەوەی کە زیاتر ئەم نەخۆشیە بڵاو بێتەوە؟ بۆ منەوە تا لەسەر لە تورکیا ئاماژ بێت لە چەند شوێنێک لەوانەیە بڵاو بێتەوە، چ شتێک دەبێتە مایەوەی کە بۆ منە بگوازرێتەوە بە وڵاتانی دیکە هەر لە ڕێگەی مرۆڤەوە بیاخۆ لە ڕێگەی باڵندە و ئاژەڵی دیکەوە؟ ڕاستەکەی نەخۆشی ئینفلۆنزای باڵندە ناتوان ڕێگەی لێ بکەین، یعنی ئێستا من وەکو پسپۆرێکی ئەو بوارە ئامۆژگاری ئەم بۆ وڵاتانە بۆ نمونە هاوردەی کاڵای تورکی نەکرێت بە تایبەتی پەلەوەریەکان ئێتر بە جۆری جوشکە بێ مریشکی زیندوو بێ هێلکە بێ هەموو بەرهەمەکانی، بەڵام ئەمە تەنانەت بەستوش بەڵێ
بەستووە هیچەوە هەر بەستووە گەر تەرکی ئیستەوە سونەری بەستوو فەرزە ینی بەستوو هەر بەبێن فلۆزای باڵندەش بەستوو هەر ناتەندروستە لەبەرەوەی بەرهەمێکی خۆمان هەیە بەرهەمێکی فرێش لەبەر چامانەیە لە جوشکیەوە لەبەر چامایە من هەتا هەر هاوڵاتێکی ئاساییش بێت کە بچێتە کەڵگێکی پەلەوەریەوە لە جوشکیەوە سیر مشکەکە گەورا بێت تا ئەچێتە دوکارگی تا سەریە بڕێ هەموو لەبەر چاوێتی ئیتر بۆچی بەستوویەکی ناتەندروست و نادیار هاوردە بکرێ و بخورێ بەڕاستی بەڵام بۆکو ڕێگریکردن ئەم ئامۆژگاری و کوڕێگریکردن نییە بڵێ من لەگەر قەدەغی کاڵای تورکیم کرد یان ئەو وڵاتانە کە نەخۆشیەکان تیاسەری هەڵا و ئیتر نەخۆشیەکە قەدەغاکەم نەخۆشیەکە کۆنتترۆل ناکرێت بۆ چونکە هۆکاری گواستنەوەکەی باڵندەی کێویە هەندێک باڵندەی کێویمان هەیە باڵندەی کێوی کۆچبەری پیاڵەن وەکو قاس ئەمانە کە کۆچەکەن بەسەر هەرێمی کوردستانە ئەگەڕێن ئەمانە ئەگەری هەیە کە ببنە هۆی بڵاوبوونەوە نەخۆشیەکە چۆلەکە کۆتر بۆی دایما ئامۆژگاریەکە کەڵگی پەلەوەکان نابێت یەک چۆلەکە بچێتە ژوورەوە بەڵام کێشەکە لەوە ئەوەیە ئیستا ئێمە لە کەڵگی پەلەوەرەکانمانە نیمانە نەخۆشیەکە بەو هاتو چۆیە و هاوردەی جوچک و هێلکە و مریشکی بەست و ئەمانە کە هات ئەمە بێتە هۆی داخەڵبوونی ڤایرۆسەکە بۆ کێڵگەی ئێمە و ئەبێتە هۆی زەرەرێکی ئابووری زۆر گەورە کە ساڵێکیان ڕوویە یعنی کێڵگەی پەلەوەر هەیە 10,000 مریشکی هەیە 500 بۆ دەرناچێت ئەبێتە هۆی تەخدبوونی کێشەیەکی ئابووری ینی ئەو کێڵگی پەلەوە بە تەواوەتی لە ناوەچێ ئەمە هۆکارەکەیە کە لە سایتی OAE ینی ڕێکخراوی تەندروستی ئاژەڵانی جیهانی ئامۆژگاری ئەیاڵێ لە هەر وڵاتێکە ئەو نەخۆشیە کە تۆمار کرا کە ئیسەش لە سایتی OAE تۆمار کراوە کە تورکیا بە جۆری H5N1 تۆمار کراوە و پێڵەن هایلی پاثۆجنیک یعنی کوشندە بۆ پەلەوەر بۆی خۆی ئامۆژگاری کە ئەڵێ وڵاتانی دەوروبەر بە قەدەغەی هاوردەکردنی بەرهەمەکان و پەلەوەرەکان بکەن ئەزانی ئەمە ینی بێدەنگێکی تێدار ینی هەستێکی کە کەس بازم باسی مۆزۆناکە کە مەوزوعێکی زۆ گرنگە ینی کەس لەم بەرنامەیە زیاتر ئاگادارین کە وڵاتان ئاگادارکراونەتەوە کە ئەم ئاگاداری ئەم جۆرە ڕاستی بەسپاسەوە ینی مجاملە نەبێ بەسپاسەوە ڕێزاتی کشتتوکاڵی هەرێم بڕیاریە وەکو نووساکی فەرمی بڕیاریاوە کە و نووساویشی کردووە بۆ مەرزەکان کە هاوردەی کاڵای تورکی لە پەلەوەری جوانی لە هێلکە لە مریشکی بەستوو لە مریشکی زیندوو لە جوجک هەمووی قەدەغە بکرێ وەکو ڕێنمایی پرسیارەکە ئەوەی ئاجی بەجێکریانە کاک دکتۆر ینی بادابنین جێبەجێژە کریەوە بەڵام لە کۆتای ئەمە دراوسین و باس کرد کۆمەڵێک ئاژەڵی کۆچەریمان هەیە ئەگەر کۆچەریش نەبن ڕەنگە هەر لە نێوان مەرزەکەی لە بەروی لە سنوورا کەشوهاکەمان تۆزە یەکسان ڕەنگە ئەم بەروبەرکردنێک ئاسانتر ڤایرۆسەکە بگە ئەکرێ مادام من ڤایرۆسە لێرە هەبووە پێشتر تۆمار کراوە نیە دوو هاوڵاتیشی کوشت لە کوردستان ئێستا کللتوری بەخێوکردنی ئاژەڵی ماڵی بە دیاریکراویش پەلەوەرەکان پەلەوەری زیینە زۆر باوە باش کاکتۆر لە چه حاڵەتێک هاکری ئەم پەلەوەرە تووشی ئەم ڤایرۆسە بێتەوە یاخود ئەم ڤایرۆسە لە ناویا گەشە بکاتەوە بێت دووبارە بۆی بێتەوە یاخود بە گۆڕانکاری کەشوهەوایی چۆن ئەم ئاژەڵانەی ماڵی تووشە بنەوە و دواتریش ئەو مامەڵەی کێمە لەگەڵیانەکەین ڕاستەخۆ چۆن بۆمان دێ بەڵێ پرسیارکی زۆر گرنگە بەڕاستیش کە بەڕاستی هیچ ماڵێک نییە کە بەتاڵ بێ لە کۆکتێلە یان دووری یان کێیان شتێکی بەڵێ تر خودمەخۆرە تێرێکی هەر هەیە ئەم نەخۆشیە کە ئاژەڵەکە تووشەکە کوشندەیە بۆ ئاژەڵەکە ینی 195 بۆ ئاژەڵە کوشندەیە دکتۆر هیچ نیشانەیەکی کە بزانانی ئەم ئاژەڵە ماڵی ئەم باڵندەیە تووشی و نەخۆشی بەڵێ باسی نیشانەکانی ژەکە نیشانەکان بریتە نیشانی هەناسەیی چکە خۆی گروپی ئینفلەوەنزەکان هەمویان نیشانەکان لە مرۆڤیش و لە باڵندەکەشە نیشانی هەناسەیی ئەمە هەج نیشانەیەکی هەناسەیی بە تایبەتی لە وەرزی زستانە لە مەرزی سەرمایە ئیتر لیکێک لە دەمولوکی پەلەوەرەکەەوە بێتە دەرەوە پشمەیەکی تیابێت مەسەرەن نیشانەی هەناسە تەنە نەفەستێکی تیابێ ئەمانە کۆمەڵێک نیشانن کە ئاماژن بۆ ئەوی کە ئەمە کە نەخۆشیێکی هەناسەیە مەرجنیە ئینفلەوەنزابێ چونکە تقریبا ئەتوانین بڵێن 20 بۆ 30 نەخۆشی هەیە هەمووی هەناسەیە بەکتێری و ڤایرۆسی و کەڕ و بەڵام ئەمانە گرنگترین نیشانەکانن و بەگشتی وەکو ئامۆژگاریەک پەتای وەرزیمانی سەر زۆرە ینی مرۆڤەکە خۆشی پەتاکی وەرزیمان هەیە ئەگەری هەیە کۆڕۆنا بێ ئەگەری هەیە پەتای وەرزی بێ ئەگەری هەیە ئینفلەوەنزا بێ یعنی هیچ لەوانە بێت ئەمە هەوڵاتێکە یان خاوەنی پەلەوەر کە تووشی ئەبێ وەکو ئامۆژگارێک نزیکی ئەو باڵندێ نەکەوێتەوە ئەوە خاڵێکی زۆر گرنگ چون ئەگەری هەیە بە عەکسەوە
کێشەکە دروست بێت لە مرۆڤەکەەوە بگوازێتەوە بۆ باڵندەکە بۆیە لەو کاتە تۆمار کراوە دکتۆر و حاڵەتە شێوات ئێمە تا ئێستا نەبیستوە بەڵام وەکو لە ڕووی زانستی و ئەگەرەکە هەیە ئەگەرەکەی بۆیە لەو کاتانە بەڕاستی باشتر وایە کەسەکەیان خاوەنی ئاژەڵەکە دوورکەوێتەوە لە باڵندەکە لەو کاتە و ڕۆژانە تاقیمێک هەیە تاقیمێکی دژە ڤایرۆس ڕۆژانە ئەو تاقیمە بەکاربێنێ وەکو بەرگریەک بۆ یان وەکو کۆنتترۆلێک بۆ دروستبوونیا بڵاوبوونەوەی نەخۆشیێک گرنگترین ڕێنمایی چیە بۆی کە مەسەرەن باڵندەیە کەست کرا توش بوویان چۆن نزیکی نەکەینەوە چۆن لەنەو ماڵەکە ینی ئەگەری هەیە کە جوودی لەنەو ماڵەکە بێتە هۆکاریەوەی کە بڵاو بێتەوە ڕاست دەکەی لێرە خاڵێک هەیە گرنگە لە ئینفلۆنزای باڵندە مردنی تووپڕمان هەیە یعنی کە تووپڕ ئاژەڵەکە تۆزێکی زی پیۆ دیار و مرد ئەوە بە مەترسێکدان لە یەکسەر ئاژەڵێت ئەو هینە پسووتیان یان لەناو ببری خێرە ئەمە نیشانێک چکە من ئەیبینم بەڕاستی بۆیە بەداخەوە کاڵین سنتەرێکمان هەبی بۆ توێژینەوە من هەندێک جار ئەبینم کوکوختیەک یان کۆترێک کەوتۆ لەسەر جادەکە و ساقە هیچ شتێکی پێوە دیار نییە نە بڵین ڕاو کراوە نەزامار بۆ نەشتێک بە ساغی لەهینەکانە بن ئەو حاڵەتانە ئەبێ ببرێ بۆ تاقیگە و فاس کۆمەڵک پشکنی لەسەر پێ بزانین و کارەکە چی ئەگەری هەیە و ڤایرۆسە بێ ئەم چۆلەکەم بینیوە بە ساغی ینی لە شوێنەکە کتۆپڕ بردار بۆتەوە ئەمانە جێگەی گوماناوین بۆیە لەو حاڵەتانە مرۆڤ دەستکایی نەکات و مامەڵی لەگەڵا نەکات و بە زووترین کات لە ناو ببرێ باشتر سووتێنێ دکتۆر ڕەنگە ئێستا بینەرانێک هەبن لە ماڵەوە کۆکتێلێکی جوانی هەیە ڕەنگە زۆری خۆش بێت چەند ساڵێکە هەیەی ڕاهێناوە ڕەنگە لە ڕووی خیشەوە زۆر گران بێت ئامادە نەبێ بیفرۆشێ ڕەنگەسە بترسێ لەوەیە ماڵندەی تووشیان ڤایرۆسە بێ بەستەکەی منەوە بوو ئەگەر لە ماڵەوە بێواتە خۆ کەرەنتین کراوە و ناتوانێت بگەڕێ و باڵندەی تر نبینێ دەکرێ بڵێن پارێزراوەیان هێشتا هەر ئەوەی ئەگەریەوە هەیە توش بێیانێ ئەگەر تووشیش بێ ڕێگاکان چین چۆن توژە بێ خۆمان بۆیە بینەوە ڕاستەکەی نەخۆشیەکە لە ڕووی زانستیەوە ئینفلۆنزای باڵندە بۆیە یعنی ئەو دڵنیایە بین بە هەوڵاتیانە مە خۆشمان لە ماڵەوە کۆکتێلمان هەیە جا نوختێکیش هەیەەوە کوڕەکەم جووتێک کۆکتێلی کڕی خۆشی لە پزیشکی ڤیتەرنەریان لە قۆناغی دووە وتی ئەمە بۆ ئینتاجیە یعنی بەشکیلەکەی نەیفرۆش ئێستا بۆ تا 16 بەشکار نەیفرۆشت ئەوەی خۆشەویستی بۆی دروست جا ئەوە نەخۆشیەکە پێناسەکەی لە ڕووی زانستی ئەڵێ ڕێر ئین هیومەن هەر خۆی ساڵی 2005 گوابزانم چێش کە بڵاو بووە لە هەموو هەرێمە لە هەموو جیهانە جیهانی خۆی سەرقاوکو کۆڕۆنا یعنی مەترسێکی جیهانی دروست بوو بەڵام لە هەرێمی کوردستان تەنها 2 کەس توش بوو بەس کە تووشە بێ کوشندەیە بەس خۆی ڕێرە یعنی زۆر بەدەگمەن بە ئاسانی بڵاو نابێت و کۆڕۆنا نیە سە کۆڕۆنا لە سین مانگی 12 بڵاو و مانگی 2 لە گەشتە سلێمانی ئینفلۆنزای باڵندە بۆ شێوە خێرایە بڵاو نابێتەوە ئەو حاڵەتی هەیە ینی ئەو لەو ڕۆ شتێکی باشە ینی خاڵێکی پۆزتیڤە کە بە ئاسانی ئەمە کێڵگەیەکی پەلەوەرە ئینفلۆنزای باڵندەی تایە ینی ڕووشیا پێش 2 ساڵ کێڵگەکانمان هەمووی لە ناوچوو بەڵام لە مرۆڤ حاڵەتەکان زۆر کەم بوو زۆر دەگمەن بوو یعنی مەترسێکی ئۆتۆی نییە بڵێم ئێستا من کۆکتێلێکم هەیە لە ماڵەوەڵاگە پژمێکی بوو تەواو بەیانی من تووشی ئینفلۆنزای باڵندا بوو تەواو ئەمرم نەخۆشیە کوشندەیە لە 140 کوشندەیە بۆ مرۆڤ بەڵام زۆر بەدەگمەن یعنی بە ئاسانی تۆ توش ڤایرۆسەکە وەرناگری دەگمەن حاڵاتی دەگمەن زۆر کۆکتێلەکە چۆن وەری ئەگرێ ئەویش کۆکتێلەکە بە تێکەڵبوون لەگەڵ ئاژەڵی دەرەوە ئەو حاڵەتە زۆر ویا ئێستا خواردن نابێت لە ڕێگەی خواردنەوە نەخێر تەنها هەناسە خەڵک هەیە هاتوو ئەڵێ من دکتۆر کۆکتێلێکم هەیە سێ-چوارێکم هەیە لە ماڵ چووم لەژێر پردەکە دانێکم کڕی هێنام خستمەنا ئەمانە و یەکسەر هەموو تووشی نەخۆشی بوون ئەم حاڵەتە هەیە بۆیە وەکو ئامۆژگاریەکە تۆ باڵندی تازت هێنا بۆ ناو باڵندەکانی ترەوە بەو دەرمانە کەوتم بە ژینەکە جوان تاقیمیکە 4 ڕۆژ لە شوێنێکە بەجیا دانێ 4 ڕۆژ بۆ هەفتەیەک ئەگەر نەخۆشی هەبێ سەر دروستە بێت و کات و کەرەنتین وایە دوای ئەو ماوەیە ئەگەر نەبوو دوای تاقیمێکی تری بکات و ئەنجا بخاتە ناو باڵندەکان چکە کێشەیە زۆر ڕوویاوە کاک دکتۆر هیچ نەخۆش ینی هیچ نیشانەیەکی هەیە لە مرۆڤ جای بکاتۆ لەگەڵ ئەنفلۆزایەکی دیکە لەگەڵ پەتایەکی دیکە کاتێکە مرۆڤ تووشیە بێت یان دەتوانین بڵێن کۆمەڵی پشتین هەیە ئەنجام درێکەمە ئەم کەسە بۆ نەتووشی ئەنفلۆزای باڵندە بووە بەڵێ ناستەکەی خۆی یەک جیاوازیمان هەیە بەگشتی ئینفلۆنزای ئاسایی لەگەڵ یان ئینفلۆنزای بەراز و هەموو جۆرە ئینفلۆنزەکان لەگەڵ ئینفلۆنزای باڵندە دوو یعنی دەتوانین بڵین یەک جیاوازی سەرەکی هەیە ئینفلۆنزای بەراز و کۆڕۆنا نا بەس ئینفلۆنزای ئاسایی لەگەڵ ئینفلۆنزای بەراز پەتای وەرزی بەشی سەرەوەی کۆندامی هەناسە ئەگرێتەوە یعنی تۆ سەیرەکەی پژمێکی زۆرت هەیە لوت و خۆرگەکان هەمووی
سوور بۆتەوە لیکێکی زۆر دەردراوێکی شلاوێتە خوارەوە تەنها بەشی سەرەوەی هەناسە طبیعیە بەڵام لە ئەنفلۆنزای باڵندە جیاوازەکەی چێ بەشی سەرەوەی نیە بەشی خوارەوەیە سیەکان تووشی ئیلتیهاب بن لێرە کەسەکان تووشی ئیلتیهابێکی تون دەبن هەناسەی زۆر تون دەبێ و ڕێژەی ئۆکسجینی نزم بێتەوە ئەبێتە هۆکاری مردنی ئەو جیاوازی هەیە لە ئەنفلۆنزەکانی تر بەشی سەرەوەیە لە ئەنفلۆنزای باڵندە سیەکان ئەگرێتەوە بۆی کەسەکانی گرتەوەی تر تۆ هەناسە قۆرز بوو ئەبێتە کێشەیەکی مەترسیدا بۆ تەندروستی وڵات دکتۆر ئەم پرسیارە با بڵێن ئیشەڵان لە کوردستان نەبێ بەڵام گریمانەیەک دابنین ماڵێک باڵندەکەیان توش بووە خۆ تا نەژبرێ دڵینە فڕی باە بیسووتێنە یا شتێک هیچ کۆرسێکی چارەسەر هەیە بۆ باڵندەکە یاخۆ لە ڕێی زانستی پزیشکی وێتەنری و ئەکرێت چارەسەر بکرێ بۆی باڵندەکە بتوانێت ڤایرۆسەکە تێپەڕ بکە مثلا بە دەمامکەوە بچیتە لای چارەی بکە یان شتێکی تر ڕاستەکەی ئەوە خاڵێکی گرنگ هەیە هەموو نەخۆشیەکان کە بیدایەت ئینفلۆنزای بەراز بڵاو بووە لە جیهانە لە وڵاتی خۆشمانە بوو بە نیشتەجێ پێڵەن ئەندمیک نیشتەجێ بوو لای خۆمان ئینفلۆنزای باڵندەش کە بڵاو بوو بە نیشتەجێ دوای کۆڕۆنا بڵاو بوو بە نیشتەجێ یعنی مەترسێک نییە بڵین نەخۆشیێکی تازە هات و نەخۆشیێکی هینە هەمانە ئەگەر هەیە هەشمان بێ بەڵام وتم مۆنیتەرین نییە یعنی بە دوچوون نییە بۆم نەخۆشیە کە بزانین لەکوێ هەیە و لەکوێ کەی سەر هەڵەیات و کێ بڵاو بێتەوە بەڵام وەکو چارەسەر بەگشتی هەموو نەخۆشیە ڤایرۆسەکان چارەسەریان نییە یعنی ئەمە ینی ڕاستێکی زانستیە نەخۆشی ڤایرۆسی چارەسەری نییە بەڵام چارەسەری یایدە دەر هەیە وەکو پرۆتۆکۆلەکانی لە کۆڕۆنا و لە ئەنفلۆنزا و لە پەتاکانی خۆشمان وەرزی کێگری چارەسەری پرۆتۆکۆلێک هەیە بۆ بڵین وەکو بەرگاربوونەوەی نەخۆشیەکەی نەک چارەسەر بەهێزکردنی مەناعەیە تر دژە ڤایرۆسەکان هەندێک دژە ڤایرۆسی تازە پیا بووە ڤایرۆسەکە لاوازەکە بۆ نمونە بۆ دەرمانی تاو ئازار لە باڵندەشە لە مرۆڤ چی بەکارهێنین لە باڵندەشە هەمان پرۆتۆکۆل بەکاریە وەکو بۆ نمونە کەسێ دەکەی تاکی زۆری هەیە دەرمانی تا ئازارێکی زۆری هەیە هیچ ئازار هیچ ناخوا موشەهەیەکی ئیتێ مەناعیدا بەزیۆ دەرمانێکی مەناعە و ڤیتامینەکان و کانزەکانی ئیتێ دەردراوێکی لوتی هەیە و بۆرەکانی هەناسی مەسەن تەسک بۆتەوە فراوانکەرێکی بۆری هەناسی ئیتێ پاکەرەوەی هەناسە پرۆمکزین و ئەمانەی پێڵێن ئەمانە پرۆتۆکۆلێکن لە کاتی بوونی نەخۆش هەموو نەخۆشی ڤایرۆسەکان هەمان پرۆتۆکۆلە بەکارێت زۆر باشەکە دکتۆر ڕێیتی ئەچێت بۆ باڵندێک لە نێو ماڵێکدا تووشی ئەم ڤایرۆسە تووشی ئەم نەخۆشیە بووە بۆ ئاژەڵێکی دیکە وەکو پشیلەی تێدایە بگوازرێتەوە بۆ ئاژەڵی دیکەش یان هەر لە نێو باڵندەیە ڕاستەکەی پرسیارێکی زۆر گرنگە ڤایرۆس شێتە یعنی لەگەڵ ڤایرۆسە هیچ سیقەیەکی نییە گوازرایەوەڵی چی ڤایرۆس ئەتوانێت بڵێ منافقە یعنی بەڕاستی هیچ ئەوە نییە بڵێ ئێستا زانست ئەڵێ ئەمە پێڵنی ئینفلۆنزای باڵندە لە ناوەکەی لانەیە پەیوەست باڵندەوە بەڵام کەسێکی ئەگەر هەیە لە داهاتوو ئێستا لەم کاتەکان کات تۆمان نەکراوە بەڵام لە داهاتووە ئەگەر هەیە بچێ بۆ پشیلەش لە پشیلەوە بۆ سەگ اینجا سەرکەڵک دروست بێت لە سەگەوە بێتەوە بۆ مرۆڤ ڤایرۆسێکی تازە دروست بێت بۆیە بەڕاستی من هەندێک جار ئامۆژگاریەک ئەەکەم ینی مەترسیەکم هەیە لە داهاتوویەکی زۆر دووری ژنە کێڵگەیەکی پەلەوەر بۆ نمونە کێڵگەیەکی ئاژەڵ کرێکارەکە کۆڕۆنای هەیەیان ئینفلۆنزای هەیە ئاژەڵەکان ئینفلۆنزای باڵندیان هەیە ڤاکسینێکی زۆریش بەکاریە زیندوو بۆ ئەو ڤایرۆسانە ئەگەرێک هەیە ئەم ڤایرۆسانە هەمووی لە ناو ئاژەڵەکە کۆبنەوە بەرچەنە باشی ئەوەیە ئاژەڵی بەراز کەمە لای ئێمە لە ڕووی زانستی و ئاژەڵی بەراز ئەو ئامادەیی تایە کۆمەڵک ڤایرۆس وەرگێت لە ناویە تێکەڵاوێک دروست بێت و ڤایرۆسی تازە دروستکە یەکێک لەوانە کە ئینفلۆنزای بەراز بوو لە ئینفلۆنزای پەتایی وەرزی مرۆڤ و ئینفلۆنزای باڵندە و ئینفلۆنزای بەرازەکە خۆی لە ناویە تێکەڵ بوو ئینفلۆنزایەک دروست بوو پێوتە ئینفلۆنزای بەراز کە گۆزرای بۆ مرۆڤ کە پێشتر مرۆڤ ئینفلۆنزای بەرازی ناگرت بۆی ئەمانە لە داهاتوو ئەگەری هەیە ڕووبات چونکە ڤایرۆسەکان بەگشتی هینێکە خەسڵەتێکیان هەیە یان تایبەتمەندێکیان هەیە هەموو ماوەیەک هینەکاتەوە یعنی سگمنت بەشەکانی خۆی ڕێگەخاتەوە ینی ئەم بەشە چێتە پێشەوە ئەم بەشە چێتە دواوە کە ئەوە ڕێک خرایەوە ڤایرۆسێکی تر دەرەچێت کار دکتۆر وەرزەکان ڕۆڵی بێ لە بڵاوبوونی ئەم جۆرە ئەنفلۆزانە وەرزەکان بەڵێ وەرزەکان پلەی گەرمە ڕۆڵی هەیە بۆ نمونە هەرچەند لەوە شەخۆی گۆڕیەوە یعنی جاران هەر خۆشمان جاران لە وەرزیستانە لە وەرزی سەمان ئینفلۆنزامانەگرت ئێستا هەندی هاوڵاتی بینی مانگی حوتە ئینفلۆنزای پەتاکە بووە یعنی ئەم گۆڕانکارە ژووریا ئەگەر هەیە بەرگریەکی دروست کرد بێت دژی پلەی گەرماش کە خۆی لە
ئێستا لە سەرچاوەکانە کە سیرێکیڵێ ئەو ڤایرۆسانە کە پەتا و ئینفلۆنزا و هینە وەرزەکان دروستەکەن بۆ پلەی گەرما بەرگریان نییە بەڵام ئێستا شتەکان گۆڕاوە بۆیە بەڕاستی ڤایرۆس لە هەموو ڕوویەکەوە جێی متمانە نییە. دکتۆر ئۆسمان من دڵنیام چیتە بازار یان ئەگەر بۆ ئیشی زانستی چوبی یاخود بۆ ستفەیان بۆ هەر بابەتێکی تر بۆ شوێنانەی کە کڕین و فرۆشتن بە باڵندەوەکەن دەبینی ئەنواع باڵندە کە ڕەنگە پێویستیان بە ژینگەیەکی جیاواز و شوێنی جیاواز بێ هەمویان لە چوارچێوەی دوکانێکی بچکۆلانەیە تێکەڵ کراون بەسەریەکە ڕۆژانە باڵندەی نوێ و ئەڕوا ئەم جۆرە لە کللتوری فرۆشتنی باڵندە تا چەندێک هۆکارە بۆ بڵاوکردنەوەی نەک هەر ئەم نەخۆشیە هەر بابەتێکی تر کە پێویستی بە نەخۆشی درمەکانەوە بێ زۆر ئاسان ڕەنگە هەم بۆ مرۆڤ زیانی هەبێیان بڕاتە زۆربەیەوە ماڵانەی کە عاشقی باڵندە و بەخێوکردنی پەلەوەرن. وڵا بەدڵنیاییەوە پرساکی زۆر زۆر گرنگە هیواداریشم هەندێک لانی پەیوەندیدا کە گوێ لێمان بێت بۆی کە یعنی بەلای کەمەوە گۆرانکارێک دروستکەن ئەو زۆنەی کە ئێمە هەمانە کە پێوتێژێ پردەکە ئەو زۆنە ئەتوانین بڵین سەرچاوێکی نەخۆشیە لەبەرەوەی کە هەموو جۆرە باڵندەکانی تایە و ڕیشۆڵە و کێوی و ماڵی و مریشکی مەسلحە و مریشکی کوردی ئەنواع اینجا ڕۆژی هەینی لە هەموو کەرکک و گەرمیان لە هەموو شوێنەکانەوە ئیهێنەوە بۆ ئەوێ تێکەڵە بێتەوە ئەمە بەڕاستی جێمە ترسیدارە بەڕاستی ینی ژێپردەکە بەڕاستی دیوادام لایەنە پەیوەندیدارەکان بەلای کەمەوە وەکو زۆن دابەشیکەن بۆ نمونە زۆنێک تابێت بە مریشک زۆنێک تابێت بە ئاژەڵی باڵندە کێوی هەرچەنە باڵندە کێوی هەر قەدەغی شەکەڕاو کرێت زۆنێک بە باڵندە جوانەکان مەسەرەن کۆکتێل و کەناری و ئەمانە بەجیادانرێن چکە بەڕاستی ئەمە ئەم تێکەڵبوونە ئەگەرێکی زۆر هەتاکو و ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی کۆڕۆناش یعنی یەکێک لە باو بازاڕی سین بازارەکەی سین بوو کە ئەن جۆرەها ئاژەڵی کێوی لەوێ تێکەڵاوە بوو بە زیندویی دواتر سرە بڕا دواتر لەتلەتە کرا و لەوێ هەر لەوێ ئەخورا ئەم تێکەڵبوونە بوو کە بوو بۆ هۆی ئەو دروستبوونی ڤایرۆسی تازە یعنی ئەتوانم بڵێم کە من سەیری هەندێک لیستێکی جۆرە ئاژەڵەکانی بکرد زیاد لە 400 جۆر ئاژەڵی باڵندە لەوێ تێکەڵاوە بوو هەمووشی کێوی ئەوە بەڕاستی مەترسیدارە بۆیە کاتیەوە هاتووە بەڕاستی ئەمە بۆچی ئەبێ یعنی هەرە بێ ئێستا حاڵەتێکی ئینفلۆنزا باڵندە تۆمارکری ئەنجا لژنەی باڵا دروست کرا و ڕاکە و تیم دروستکە و بچۆژە پردەکە و لژنەکان ئاڵێن و ئەمانە بۆ ئیستا ئیجرعاتێ ناکەی بۆچی ئیستا بەرنامەیەک دانانە یان سنتەرێک یان شوێنێک بە بەردەوامی چاودێری ئەو نەخۆشیانە بکە بۆچی کەسەر هەڵەیە یعنی ئەمە هەرە بێ بڵین لە تورکیا بڵاو بۆ لە سین بڵاو بۆ ئەنجا لە جیهانە باس کرا ئەنجا بێم تۆمەڵە ئیجرعاتکەم ئەوە بەڕاستی کێشەیە ئەو کاتە تۆ فرای ئیجرعاتیش ناکەوی تۆ بۆچی سێ هەنگاو لە پێشەوە نەبی زۆر جوان ئەوە خاڵێکی زۆر گرنگە بۆ ئەتوانین بڵین سەرچاوی کۆمەڵی نەخۆشی و ژێپردەیە زۆر باشە کاک دکتۆر لە کۆتاییدا گرنگترین ڕێنمایی چییە بۆی کە ئەم نەخۆشیە بڵاو نەبێتەوە هەموو لایەکمان ئاگاداری بین و بەتایبەت لە نێو خێزان لە نێو ماڵەکاندا گەر باڵندەی تێدا بێت ڕاست دەکەیت بۆ باڵندەکانەوە بە شێوەیەکی ڕێکوپێک سەردانی پزیشکی ڤیتەنەری بکرێت ئەگەر نیشانێکی بینی بەسەر ئاژەڵەکەەوە پژمەیەکە کۆکەیەکە ئیتر ئەمە هەندێکجا پێڵەن سنگتیژی یان پاشەڕۆکەی شل بێ سپی بێ خوێناوی بێ لە ئالم نیشانانە دروست بوو ئەتوانێت سەردانی پزیشکی ڤیتەنەری بکە بۆ وەرگرتنی ڕێنمایی و چارەسەری تایبەت دواتریش لەم کاتا بە قەناعەتی من زۆر گرنگە دوورکەوینەوە لە هەموو بەرهەمێکی هاوردەی هێلکەی دەرەوە لەگەڵ مریشکی بەستوو لەگەڵ مریشکی دەرەوە بەرهەمی خۆماڵی خۆمان بەکاربێنین زۆر تەندروسترە لە بەرهەمەکانی دەرەوە بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عوسمان جەمال پزیشکی پسپۆڕی نەخۆشیە درمیەکان لەم تۆرێ لەگەڵ مامۆستایان خۆش سپاس دەکەین بەخێر